پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموویەتی الاقتصاد نصف المعیشە، دەست پێوەگرتن نیوەی گوزەران و ژیانت دابین دەکات. واتە ئینسان ئەگەر بە بەرنامە کار بکە، نەخشەیەکی هەبێ بەویستی خوای گەورە بۆ خەرجی و سەرفی و خوش لە نەخۆشی و ناخۆشی بەڵاوی پارێزێ، نیوەی ژیانی دابین بووە. بەڵام ئەگە ئینسان بەبێ بەرنامە هەر ئەوا پارە هەڵڕێژە و سەرفی کە، ئەوەی بەدەستی شێوەیەتی نامێنێ. زانایان فەرموویانە هەر کات داهاتت زیاتر بوو لە خەرجیت، دەروون و جەستەت ئاسوودەیە. هەر کاتێک سەیری خۆت کە داهاتت مانگانە ساڵانە داهاتت زیاتر بوو لە خەرجیت، ئەوە دەروونت ئیسراحەتە، دایمە دڵ و دەروونێکی ئیسراحەتت هەیە، هەروەها جەستەشت ئاسوودەیە. بەڵام بەردەوام ئەگەر خەرجیەکانت زیاتر بوون لە داهاتەکانت، وەڵڵەهی دایمە دڵ بە خەمی، کە دڵ بە خەم بوو جەستەش نەخۆش دەبێ، ژیان بەرەکەتی نامێنێ، ئیسراحەت و ئارامی لە ژیانت هەڵدەگیرێ. با نەخشە و پلانمان هەبێ بۆ ڕێگری لە دەستبڵاوی بەم شێوە. یەکەم پاشەکەوت بکە ئەگەر کاتێک زۆرت دەستکەوت. ئینسان دەکرێت لە مانگێکە لە ساڵێک لە ساڵەکاندا داهاتێکی باشی دەستکەوێت. بەڵام لەو کاتەدا کە پارەیەکی زۆرت دەستکەوت، ئامان هەمووی سرف مەکە، بەشێکی باشی لێ پاشەکەوت کە. وتراوە ئیذا ضحك لك الزمان فكن على حذر لأن الزمان لا يضحك كثيرا. کاتێک کەوا بارودۆخی ژیان ڕۆژگار بۆت پێکەنی، ئەوە تۆ لەسەر حەزەر بە، فریاکەوە بەشێکی باشی لێ پاشەکەوت کە. لأن الزمان لا يضحك كثيرا، چونکە ڕۆژگاری ژیان بەردەوام بۆ تۆ پێ ناکەنێ. دوای گریان خەم هەیە، گریان هەیە، خەفەت هەیە، شیوەن هەیە. بۆیە لە ڕۆژگارێکە کە ڕۆژگاری ژیانی تۆ باشە، ڕۆژگار بەدەمتەوە پێ دەکەنێ، پاشەکەوت بکە. زۆر جار ئینسان لە زەمانێکە خۆی گەورە دەرگایەکی فراوانی ڕزق و ڕۆزی لەسەر دەکاتەوە. ئەگەر لەو کاتەدا فریاکەوە و تەبزیر نەکا و ئیسراف نەکا و ماڵەکەی پەرش و بڵاو نەکاتەوە، ئەو پاشەکەوتەی کە دەستی دەکەوێت لە ڕۆژگارێکە فریایی دەکەوێت، دەیکاتە بنەمایەک وە کار و کەسابەتێک، و ئەو بنەما کار و کەسابەتە فراوان دەبێت بە ئیزنی خوای گەورە لە داهاتووی ژیانیدا محتاج نابێت.